دەرباز یونس و ئیڤانە کاوە دوای ئەوەی دەرباز بە ناپاک و شتی جۆرا و جۆر ئیڤانە کاوەی تۆمەتبار کرد تەواوی چالاکوانانی سۆشیال میدیا هاتنە سەرخەت یاران و نەیارانی پشتی ئیڤانە کاوە دەگرن تەنانەت ئەو کەسانەش کە لە پێشووتر قسەیان بە ئیڤانە دەگۆت ئەوانیش پشتی دەگرن بەڵام ئەو کەسانە کێنە پشتی دەرباز دەگرن وەچی بە دەرباز دەڵێن و حەق بە کامە دەدەن ئایا تۆی خۆشەویست حەق بە کامەیان دەدەیت تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بی نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. دەرباز یونس و ئیڤانە کاوە لە کۆتاییدا ئەو دوو کەسایەتی دیاری سۆشیال میدیا لە یەکتری جیابوونەوە دوای نزیکەی ساڵێکنی و بۆ 2 ساڵ لاو سەرگیریان ئەو دوو کەسایەتیە لە سۆشیال میدیا چەند جارێکی تریش دەنگۆی ئەو بڵاو بۆ تۆ کە دوو کەسایەتی لە یەکتری جیابووینەوە ئەو دوو کەسایەتیە سەرەتا وەکو لێلێ و مەزمون بە دەردەکەوتن هەموو کاتێک لە ناو باوشی یەکتری وێنە و سێلفیان دەگێت ئەوەی توانی لەسەر ئەو بابەتەیە هاتە جواب کۆمنت لایک شێر نەمانەیکەن و هەموو کەسێک ئەو بابەتەی دوو کەسایەتی بینی لە سۆشیال میدیا بۆ پرسی هەموو کەسێک تەنانەت ئەو کەسانەی کە لە سۆشیال میدیا ڕوونکردنەوە نادەن دەربارەی ئەو بابەتە قسەیان کرد لە ئێستادا بوونەتە دوو تەرەف تەرەفێک پشتی ئیڤانە دەگرنەوە تەرەفەکەی تر پشتی دەرباز دەگرن بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە پشتی گیراوە بە زۆرینە ئیڤانە کاوەیە خەڵک دەڵێن ئەو کەسایەتیە بوختانی پێکراوە دوای ئەوە کە دەرباز یونس پۆستێکی بڵاو کردووە دەربارەی ئیڤانە باز لەوە دەکاتن دەڵێ من نەمزانی بوو ئەو کاتێ هاوسەری من بوو هاوسەری کەسێکی تریش بوو دەڵێتن زۆر بەسەر بەرزانە جیاو بوومەوە شکری خوا دەکاتن دەڵێ لەو کەسێ جیاو بوومەوە و پۆستێکیشی لە فێسبوک کرد هەزوو بە زوو ڕەشی کردەوە لە پۆستەکەی نووسی بوو نەمزانی بوو ئەو ئافرەتەیە لەگەڵ کەسانی بەرپرس و بەناوبانگ سەفەری دەرەوەی وڵاتی کردیەوە بە تەنها من زۆر شتم دەربارەی ئەو ئافرەتە نەدەزانی دوا ئەوەی کە کردمە هاوسەری خۆم ئەو شتانە ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ من ڕۆم بۆ و چەندین قسەی تریشی دەربارەی ئەو خاتونە کردبوو وە لە لای خەڵک زۆر سەیری بوو خەڵک دەڵێن چۆن ئەوە ساڵێک زیاترە خێزانی تۆیە ئەو شتانە نەزانی بوو خەڵک پێشەوەی ئەو کەسە بهێنێتن تاقیبی دەکا بزانی چۆنە و چۆن نیە لە هەموو ڕوێکەوە تۆ دوای ئەوی هاوسەرگیری لەگەڵ کرد ئینجا ئەو شتانت بۆ ڕۆمبەوە و دەرباز تاوەکو ئێستا کە دەنگۆی ئەوە وڵاو بۆ تۆ کلێکتری جیابوونەوە دوای ئەوەی دەرباز ئەو چەند پۆستەی کرد لە ئێستادا لەو ڕۆژەوە هەر وێنەی خۆی دادنێتن و کۆپ لە شارێکچی لەسەر دەنووسێ بەڵام شارەکەی هەندێک جار وا دەردەکەوێت کە ئەو کەسەی خیانەتی لێکراوە یاخود پەشیمانە لەو کارێک کە کردوویەتی بەڵام هەر شەهرە و بە جۆرێک گوزارش لە بابەتەکە دەکاتێت ئیڤانە خان دوای ئەوەی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە دەڵێتن من و دەرباز لەگەڵ یەکتری جیابووینەوە و دڵتان خۆش بێ هەموو ئەو کەسانی هەموو کارنامەیان دەنارد دەیانوت کە جیا دەبنەوە کەی جیا دەبنەوە ئەوە ئێستا جیابووینەوە با دڵتان خۆش بێتن ئیڤانە ماوەیەکی باشە لە ساڵۆنەکەی دەرباز کار دەکاتن بە ناوی جاسمی ساڵۆن کە لە ئێستادا لە ژێر نۆژانکردنەوەدایە بەڵام زۆربەی کەسایەتی دیارەکانی کورد چالەکۆوانانی دیاری کورد ئەستێرەکریم کە زۆر بەتوندی ئیهانەی دەرباز یونس دەکاتن و زۆریش پشتی ئیڤانە کاوە دەگرێتن بە هەموو جۆرێک دەڵێ یارمەتی دەدەم هاوڕێم نیە و هیچ کەسێکی من نییە بەڵام هەموو کات پشتی ڕاستیەکان دەگرم و زۆر خەڵک لەگەڵ قسەکانی ئەستێرە خانن وە چەند جارێک دەنگۆی ئەوە بڵا بۆ کە دەرباز لە ئیڤانەیدا و هەموو کات ئەستێرە پشتی ئیڤانەی دەگردێوت پێویستە لە سەراقەکانی خۆت بەجواب بدەیت بەڵام لە کۆتاییدا قسەکانی ئەستێرە ڕاست دەرچوو
کە ئەو ئافرەتی لەگەڵ هاوسەرەکەی کێشیان هەیەوە چەند جارێکیش لێ داوە و ڤیدیۆیشیان بڵاو بووە لە کاتێکدا دەرباز وا پێشان دەدا کە سەرخۆشە و ئیڤانە پێی دەڵێ بەسە ئەو هەموو خواردنەوەیە وا بکەی من لەگەڵت نایەمەت دەرەوە. وارووا دوای بەدوای ئەوەش چەندین کەسایەتی تری نێو سۆشال میدیا لەسەر ئیڤانە کاوە هاتنە جواب بوو وا بە هەموو جۆرێک کەسە دیارەکان تاوەکو ئێستا پشتی ئیڤانە کاوە دەگرن دەڵێن من ئێمە ئەوان هەمیان پێکەوە پشتی ئیڤانە دەگرن بۆیە پێویستە هیچی بکە ئافرەت نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە پیاوان غەدەر لە خێزانەکانیان بکەن. بە تایبەتی هاوپیشەکانی خۆی زیاتر پشتگیری دەکەن بە تایبەتی شکۆفە و ڕۆی و شکۆفە لە پۆستێکدا بڵاوی کردوتەوە نەک وەکو هاوڕێیەک بەڵام وەکو ئافرەتێک پشتگیری تۆ دەکەم پێویستە ئەم کارانە بوەستێنرێ کە ئافرەت لەلایەن پیاوانەوە غەدریان لێ بکرێتن بەڵام زۆربەی خەڵک بڕوایان بە قسەکانی دەربازە دەڵێن ڕاستە قسەکانی دەرباز پێویستە ئەو ئافرەتانە ڕابگیرێن وەکو مۆدێل و مێکاپ ئارتیست هەڕۆژێ هاوسەرگیریەک دەکەن بەڵام زۆربیان بە پێچوانەی قسەکانی ئەوان کە دەڵێن پێویستە ئافرەت وانە بێتن بۆیە تاوەکو ئێستا خەڵکەکە بوونەتە دوو تەرەف بەڵام خەڵکێکی زۆریش پێی ناخۆشە کە دوو کەسایەتی زۆر لە یەکتری وەشاوە بوون لە یەکتری جابوونەوە هەموو ئەسەف دەخۆن پێویستە ئەو دوو کەسایەتە لەگەڵ یەکتری ئاش ببنەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ ئەنجامێکی دڵخۆشکەر نییە کە دوو کەسایەتی دووبارە بگەڕێنەوە لای یەکتری و لەگەڵ یەکتری ئاش ببنەوە وا دیارە ئەم جارە جیابوونەوەکەیان کۆتایی پێهاتەوە بە هیچ جۆرێک ئەو دوو کەسایەتی لەگەڵ یەکتری ئاش نابنەوە و هیچ ڕێگا چارەیەکیش نییە تاوەکو ئێستا تۆی خۆشەویست کامیان بە حەق دەزانیت بۆ پشتگیری لە کامیان دەکەن ئایا پێت خۆشە ئەدوو کەسایەتە دووبارە وەکو هاوسەر وەکو لێرێ و مەزوونی کۆ دەربکۆنەوە یاخود ئەمە باشترین ڕێگا چارەیە کە دوو کەسایەتە لەگەڵ یەکتری نەمینێن بۆ ئەوەی کێشیان نەمینێ هەر کەسە دەتوانێت ژیانێکی نوێ دووبارە بۆ خۆی بنیاد بنێتەوە بە شێوەیەکی ئازادانە بژین لەبەرەوەی ئەو دوو کەسایەتە هەز دەکەن خەڵک کە بەکەڵێک یەکتری نەماونەوە پێویستە هەر کەسۆ ژیانی خۆی دووبارە دروست بکاتەوە لە کۆتاییشدا ژیان لەسەر هیچ کەسێک ڕناوەستێ پێویستە خۆشترین باشترینەکان بۆ خۆت هەڵبژێری ئەو کەسانێک کە دەزانی بەکەلکردنایەت بەلایەوە بنێ و کەسانی باشتر هەیە بۆ خۆتی بێنی هیوادارین هەموو لایەک سەرفراز و دڵخۆش و سەلامەت بە. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.